بڕیاری پێدانی ژەمی سێمی ڤاکسین درا. تەقینەوەیەک لە کەرکووک ڕوویدا. دابەشکردنی موچەی مانگی یەک لە هەرێم دەست پێ دەکات. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. پارتی لە دژی کۆبوونەوە و ڕاگەندراوەکەی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی هاتە دەنگ و وتەبێژی ئەو حیزبە دەڵێت دەبێت یەکێتی بەرپرسیارەتی دۆخی ئێستا و دواتری ئەو لێکترازانەی هاتۆتە کایەوە لە ئەستۆ بگرێت. لەلایەکی دیکەشەوە وتەبێژی یەکێتی بە فەرمی وەڵامی وتەبێژەکەی پارتی دایەوە. محمود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە بەیاننامەکەی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی لەبارەی پارتی و ڕەوشی سیاسی و پرسی سەرۆکۆمار هەندێک بەلا ڕێدابردن و بێئینسافی تێدا بوو. بۆیە بەباشی دەزانین ڕای گشتی کوردستان لە ڕاستی و دروستی بابەتەکان ئاگادار بکەینەوە. باسی لەوەش کردووە ئێمە مەبەستمان بوو شاندێکی هاوبەشی هەموو لایەنە سیاسەکانی کوردستان پێک بهێنرێت، بەڵام بەداخەوە ئەوە سەری نەگرت و بۆمان ڕوون بۆوە کە نوێنەرانی یەکێتی بەشدار لە شاندە هاوبەشەکە ڕوانگەیەکی ڕوونیان نییە و توانای بڕیاردانیشیان لەمار پرسەکان نەبوو، جگەلەوەش بەبێ ئاگادارکردنەوەی پارتی لە شاندە هاوبەشەکە کشانەوە. لەلایەکی دیکەشەوە ئەمین بابەشێخ وتەبێژی یەکێتی بە فەرمی وەڵامی وتەبێژەکەی پارتی دایەوە و وتی پارتی پێشتر ڕێکەوتی لەگەڵ لایەنەکانی تر کردووە، هەرگیز بۆ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نەهاتوتە پێش. وتەبێژەکەی یەکێتی باسی لەوەش کردووە کۆبوونەوەی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی کە دوێنێ بۆ ڕای گشتی کوردستانی بڵاو کردەوە خستنە ڕووی ڕاستیەکانی تێدا بوو، چونکە لە دەنووسانەکاندا هەر لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی ساڵی پارەوە هەوڵەکانمان بۆ ئەوە بوو بە یەکڕێزی و پرۆژەیەکی یەکگرتووی نیشتیمانیەوە بچینە بەغدا، بەڵام بەداخەوە پێشبینی ئەوە دەکرا پێشوەخت پارتی لەگەڵ چەندایانێکی تردا بەبێ ئاگاداری ئێمە و لایەنەکانی دیکە چوبوونە ڕێکەوتنەوە کە بە هیچ شێوەیەک خزمەت بە پرۆسی سیاسی لە عێراق و ماپە دەستوریەکان و قەوارەی هەرێمی کوردستان ناکەێنێت. وەزارەتی تەندروستی عێراق بڕیاریدا بە پێدانی ژەمی سێمی ڤاکسین بەوانەی کە تەمەنیان لە سەروی 18 ساڵیەوەیە. لە هەرێمی کوردستانیش وەزارەتی دارایی و ئابووری هەرێم نووسراوی بۆ سەرجەم وەزارەتەکان کردووە هەر فەرمانبەرێک ڤاکسین وەرنەگرێت موچەی مانگی یەکی پێنەدرێت. لە ئێستاشدا وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ بە شێوەیەکی زۆرەملێ و ناچاری کارمەندەکانیان دەنێرن بۆ ئەوەی ڤاکسینی کۆرۆنا وەربگرن. لەلایەکی دیکەشەوە وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی حکوومەتی هەرێم ڕایگەاند لە ڕێکەوتی 1/2/2022 بەدواوە پێویستە هاوڵاتیان لە کاتی سەردانیان بۆ وەزارەت کارتی وەرگرتنی ڤاکسینیان پێبێت، با پێچەوانەوە ڕێگەیان پێنادرێت سەردانی وەزارەت بکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. سەرچاوێکی ئەمنی ڕایگەیاند بەهۆی تەقینەوەیەکەوە لە پارێزگای کەرکووک 3 ئەندامی سوپای عێراق گیانیان لەدەستداوە. ئەمڕۆ دووشەمە سەرچاوێکی ئەمنی بە میدیای عێراقی وتووە لە پارێزگای کەرکووک و بە دیاریکراوی لە قەزای داقوق بۆمبێکی چێندراو بە ئۆتۆمبیلێکی سەربازی لە جۆری هەمەر تەقیوەتەوە کە تایبەت بووە بە فەوجی هەشتی سوپای عێراق. باسی لەوەش کردووە بەهۆی تەقینەوەکەوە 3 ئەندامی سوپای عێراق بوونەتە قوربانی و یەکێکی دیکەش بە سەختی بریندار بووە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە دابەشکردنی موچە بەبێ لێبڕین دەکات و سبەی سێشەممە موچەی وەزارەتی تەندروستی دابەش دەکات. بەپێی ئەو خشتەی وەزارەتی دارایی ئاراستی گەنجینەکانی کردووە سبەی سێشەممە 25/1/2022 موچەی مانگی یەکی وەزارەتی تەندروستی هەرێم دابەش دەکرێت. بەپێی زانیاریەکان ڕۆژی چوارشەممەش موچەی دیوانی وەزارەتی پێشمەرگە و ڕۆژی پێنجشەممەش موچی یەکەکانی 7 و 8 سەر بە وەزارەتی پێشمەرگە دابەش دەکرێت. سەرچاوێکیش لە